فيروس كورونا المستجد هو سلالة جديدة من ڤایرۆسی فيروسات کۆرۆنا كورونا ساڵانی منتشرة پێشوو بە شێوەیەکی سلالات گوازراوە السابقة هو سەریالدا. السارس ذاك بەداخەوە قبل كم تاوەکو ئێستا سنة، نەتوانراوە وآخرهم كان ڤاکسینێک الماس یاخود أو متلازمة چارەسەرێکی الشلل تەواوەتی بۆ الأوسط بدۆزرێتەوە. التنفسية. ئەم هذا ڤایرۆسە الفيروس کاریگەری زۆر اكتشف دروست في دەکات أواخر لەسەر ئەو العام کەسانی الماضي کە لا تزال تەمەنیان زۆرە مهمة یان محدودة منداڵن یان ولا يوجد بەرگری له لە شیان لقاح لاوازە. وعلاج فعال لحد لە هذه ئێستادا هیچ الحادثة. حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق و هەرێمی کوردستان تۆمار نەکراوە خۆشبەختانە. لە ئێستادا لە هەموو خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان ڕێوشوێنی تون گیراوەتە بەر بۆ ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو کەسانی کە گومانیان لێ بکرێت دایانگێڕینەوە وڵاتەکانی خۆیان. بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە تەنها خۆپاراستنە، بە تایبەتی شتنی دەستەکان بۆ ماوەی 30 سانیە و دوورکەوتنەوە لە شوونە قەرەباڵغەکان و سەفەر نەکردن بۆ ئەو وڵاتانی کە ڤایرۆسەکەی تێدا بڵاوبۆتەوە. نیشانەکانیشی بێهێزی و کۆکە و سوربوونەوەی هەندێک لە بەشەکانی لەشەوە کەسی توش بوو تای بەرز دەبێتەوە بە شێوەیەکی ناسروشتی. بۆیە ئەو کەسانی بەتەمەنن یان توشبووی شێرپەنجەن یان کێشەی بەرگری لەشیان هەیە پێویستە خۆیان پارێزن. سەبارەت بە پەیوەندیەکانیشمان ئێمە هەماهەنگی تەواومان هەیە لەگەڵ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان سەبارەت بە بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە و گرتنەبەری ڕۆژوێنی پێویست بۆ ڕێگەنەدان بە ئەم ڤایرۆسە کوشندەیە. هەروەها بەردەوام لە پەیوەندیداین لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا لە ناوچەکە. أخبار كاذبة وأثاروا الرعب عند الرأي العام. احنا نتوقع أن تدخل إصابة لكن متخذين كل إجراءاتنا